بەهۆی ڤایرۆسی نەگریسی کۆرۆناوە لەم ساڵدا بەپێی ئامارێکی بەڕێوەبەرەتی گشتی گەشت و گوزاری سلێمانی تەنها 200 بۆ 300 هزار گەشتیار هاتوونەتە سلێمانی و سنووری پارێزگا. هەوڵەکانی بەڕێوەبەرەتی بەردەوامە لە پێناو زیاتر گەشەکردنی سێکتەری گەشتیاری لە پایتەختی ڕۆشنبیری ئەویش بە هاتنی ژماری گەشتیار و گرنگیدان بە پرۆژە گەشتیارەکان کە گەشت و گوزاری سلێمانی مەراسیمێکیان بۆ هەفتەیادی ڕۆژی جیهانی گەشت و گوزار ڕێکخست. یەکەم سێکتەر کا بەرزیانی زۆر گەورەی ئەم ڤایرۆسە ئەم نەخۆشیەی کە بڵاو بۆتەوە بە هەموو دنیا کەوتووە سێکتەری گەشت و گوزارە کە زیاتر لە 120 ملیۆن کارمەند لە ژێر هەڕەشەی نەمان و لە دەستدانی هەلیکاردان لە دنیادا بەپێی راپۆرتە سەرەتایەکان و ئەو مەزەندانەی دەکرێت زیاتر لە 200 ملیۆن دۆلار زیانی بەر کاسبکاران و ئەم کەرتە گەیاندووە. دیارە کە باسی گەشت و گوزارەکەین ینی ئەو خاوەن پرۆژانە زیانیان پێگا ئەو خاوەن پرۆژانە زیان لێکەوتون کە لە ئەنجامی ئەو ڤایرۆسەدا شوێنەکانیان داخراوە. سەرۆکی کۆمەڵەی نووسینگە گەشتیارەکان ئەوە دەخاتە ڕوو هەوڵەکانیان بەردەوام دەبێت لە پێناو زیاتر گرنگیدان بە سێکتەری گەشتیاری و بەتایبەت بوژانەوەی چونکە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە سێکتەری گەشتیاری کارەکانی تەواو وەستا بوو. خۆتانەزانین بە بۆنەی پەتای کۆرۆناوە ئیمساڵ هەر لە مانگی دۆ ئیش و کارەکانمە وەستا بەڵام خۆشبەختانە لە دوای یەکی هێشتەوە بە تایبەتی لە جەژنی قورباندا و لەڕێ ئەو کۆبنەوەی کردمان لەگەڵ رابطەی شەریکات لە بەقایە و بە هاوکاری حکوومەت کە خۆی سێتەرەکانی کردەوە لە چەمچەماڵەوە گەشتیارێکی زۆر ڕووی کردە شاری سلێمانی لە نێوان 200 هزار بۆ 300 هزار کەس کە ئەمە خۆویستانە خۆیان هاتن چکە ئەوانیش کەپتێکی وان لەسەر بوو شوێنی دەرچوونیان نەبوو بۆ دەرەوە ڕویان کردە شاری سلێمانی و شاری سلێمانیش بە بۆنەی ئەو ئارامی و ئەو جەوە خۆشیێکی هی بووە 200 بۆ 300 هزار گەشتیاری وەرگرت. بۆ ئەم ساڵی ڕۆژی جیهانی گەشت و گوزار لە سلێمانی هەفتەیادێک ڕێکخرا و تێیدا ژمارەیەک چالاکی خرایا ڕوو کە ئەویش هەڵمەتی نەمامڕواندن و زیاتر گرنگیدان بوو بە پرۆژە گەشتیاریەکان بە تایبەت بە لە بەرچاوگرتنی ڕێنمایە خۆپارێزیەکان. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی.